پەیمانگای سلێمانی پەرۆشی سەرکەوتنی ئێوەین بۆیە باشترین مامۆستاکانی بیرکاری لای ئێمەوە ئاڵۆزیەکانشی دەکەنەوە و ئاسانی دەکەن. سەرجەم بابەتەکانی پۆلی 12 ڕوون دەکەینەوە و ڕاهێنانەکان شیکار دەکەین. داهاتووتان بە ئێمە بسپێرن کێشەی وانەی بیرکاریتان نەبێ لە لای ئێمە نمرەی بەرز بەدەست بێنە. خوێندکاری ئازیز، ئاسانکاری دروشمی ئێمەیە. ئەوەی لە لای ئێوە قورسا ئێمە بە باشترین ڕێگا بۆتانی ئاسان دەکەین. ئومێدتان پێ دەبەخشین و داهاتووتان بنیاد دەنێن. تەنها پەیمانگای کە زۆرترین وانەی تێدا دەخوێندرێت. خوێندکاری ئاسی. ئەگەر خەونی نمرەی بەرزت هەیە با هەڵبژاردەکەت تەنها پەیمانگای سلێمانی بێت. بۆ داهاتووتان مژدەی سەرکەوتنتان پێ دەدەین. باشترینەکان لە پەیمانگای سلێمانی بۆیە ئێرە هەڵبژێرە.